ساڵانە جوتیارانی ناوچەی داوێ لە کۆتایی پاییزدا دەست دەکەن بە کێڵان و تۆکردنی زەوی و زارەکانیان بە گەنم و جۆ. ئەمە ئێستا جووتی پاییزە ئەوە ئێستا تۆمێکەکەین لە دوای تۆکردنە کیمیایەکی لێ ئەدەین دو جاگە جووتیەکەین لەبەر ئەوە ئێستا کاتی پاییزە ئەبێ بە لە باران بکرێ. یعنی ئەمە گونا هەست ئەم وەردە باران لێ بدا وەردێ خۆشە وەردێ چاگە و لە دوای ئەمەژە پەڵە بدات دوجا جووتێترمانەیە ئەیکەین تەڕاوێژی پێێژینەمە لە وڵات ئێمە تەڕاوێژێژین تەڕەکاڵ تەڕەکاڵی پێێژین ئیتر ئەوەیشە خۆ و شانستە ئەگە باران زوی ببارێ ئەوە باشە ئەگە بارانی درێن بارێ بەخوا هیچ قمەتێکی بۆ ئێمە. لێرەدا ژمارەیەک جوتیار سەرقاڵی کێڵان و تۆکردنی زەوی و زارەکانیانن لە گوندی زنانەی سەربەناحەی نەوجول. جوتیاران کارەکانیاندا بەش کردووە ژمارەیەکیان بنە تۆمەکە ئامادە دەکەن و دەرمانی دەکەن، کەسێکی دیکەش بە تراکتۆر تۆ دەکات، سێ کەسی دیکەش دەست بە جووتکردن و کێڵانی زەویەکانیان دەکەن. ناوە ناوایش جوتیاران پشوویەک دەدەن و چایەک دەخۆنەوە. ئێمە ساڵانە لە بهارە لە نەورۆزە وەردەوڕین لە نەورۆز وەردەبڕین ئەو وەردە خەوێ هاوین خۆر لێدا ئیدە حەپایز لە مانگ دە و یانزە ئەیکەلین تۆیەکەین کودی پێوەکەین کودی کیمیایی پێەکەین و گەنمێ جوان دەرمانەکەین و ئەیکەین ئەگە خوار ڕەحمەت بووە بەرەکەتی باش ئەگە خوای ڕەحمەت نەوە دەسەڵاتی رادەی خوامان ئەتەوانەگە حکومت پشتیوانی مام کە ئێمە حکومت ئێمە تەرەکتەرمانەیە گاز بەگرانسین گازێک کڕین بە 550 تێگەیت گەنم ئەکڕین بە 600 بە 600 حکومت هیچ پشتیوانیمان ناکە ناوەڵا حکومت ئەگەر پشتیوانیمان بکە ئێمە تەوان زیاتر پەرەوە وە کشت و کاڵی. لە سنووری ناوچەی داوێ نزیکەی 7,000 دۆنم زەوی کشت و کاڵی هەیە دابش بووە بەسەر گوند نیشینانی ناحەی نەوجولدا. جوتیارانی ئەم سنوورە زیاتر پشت بە ئاوی باران دەبەستن بۆ ئاودێری زەویەکانیان. وەکو وتراوە کشت و کاڵ نەوتێکی هەمیشەیە بۆیە جوتیارانی ناوچەی داوێ دەڵێن ئەگەر حکوومەت پشتیوانمان بێت دەبینە جێگرەوەی نەوت بۆ دابینکردنی داهات بۆ وڵات. کاروان حەبیب، کورتسات نیوز، ناوچەی داوێ گوندی زنانە.